بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە پرسی ئەو ڕووفاتانەی کە لە پرۆسەی ئەنفالکردنی ڕژێمی پێشوو کە کوردی تێدا ئەنفالکرا لەو ناوچانەی ناوەڕاست و باشووری عێراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز شێخ زوهێر عەلی پارێزگاری دیوانیە دەکەین کە بەڕێزیان لە دیوانیەوە لەگەڵمانە. شێخ زوهێر سڵاوت لێبێت. ڕووفاتی بەشێک لە ئەنفالکراوان لە سنووری پارێزگای دیوانیە کاری هەڵکۆڵین و دەرهێنانیان بۆ کرا. ئێوە تا چەند هاوکار و هەماهەنگ بوون لەم پرۆسەیەدا؟ السلام عليكم سڵاو لە ئێوە لە ئێمە سەرخۆشی پرسی خۆمان بۆ خانەوادەی بەڕێز سەرۆک بارزانی ڕادەگەیرین بە بۆنەی ئەو کارەساتە گەورەیە لە خودای گەورە دەپاڕێینەوە خوددا سەبر و هەداری بە خانەوادەکانیان بدات. ئێمە هەمومان هەوڵماندا کە هاوکار بین لەگەڵ بەڕێز سەرۆک بارزانی و ئەو تیمانەی کە کاریان لەسەر ئەو پرۆسەیە دەکرد کە لەسەر دەستی ڕژێمی پێشووی دیکتاتۆری ڕووخاوی سەدامی ئەنفال کراون ئەو کارەساتە بەرامبەر بە گەلی عێراق و کوردستان کردویانە. ئێمە هەمومان هاوڕا بووین لەسەر ئەوەی هەوڵی خۆمان چڕ کردەوە کە هاوکار بین بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون. ئەوە بۆ ئێمە دڵخۆشی نەبوو، بەڵکو ئێمە کارەساتێک بوو ئێمە لە ناخەوە هەستێکی مرۆڤەتی لە ناخمان جوڵە. ئەمە کارەساتێکی زۆر گەورە بوو، بەڵام سوپاس بۆ خوددا ئێمە توانیمان بە زانیاریەکانمان و بە دوواداچوونەکانمان بتوانین یارمەتی ئەو تیمانە بدەین کە بۆ ئەو کارە ڕاستپێدرا بوون. باشە شێخ، ینی بەپێی بە دوواداچوونەکانی ئێوە گومان دەکەن کە هێشتا گۆڕی دیکە لەوێ مابێت لە سنووری پارێزگاکەتان؟ تیمی دیاریکراوتان هەیە سەبارەت بەم پرسە؟ بەڵێ هاوکاریەکی زۆر گەورە لە نێوان ئێمە لەگەڵ کۆمەڵگەکانی سەربەنەتەوە یەکگرتووەکان و کۆمەڵگەکانی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەیە و ئێمە بەردەوامین. من یەکێکم لەوانەی کە کەسانێکی نزیکم لە گەڕان و بەدواداچوونەکانیان بەردەوام، بەڵام تا ئێستا هیچ شوێنێکی تکە گومانمان نەبردووە و نەمان دۆزیوەتەوە. هەر شوێنێکیش کە گومانمان لەسەر بیت گومانی تێدانە کە هەڵبەتە کاری لەسەر دەکەین و ئێمە هەمیشە بەدواداچوونمان بەردەوامم بۆ دۆزینەوەی ئەوانەی لەسەر دەستی ڕژێمی بەعز کە بەر لە 35 ساڵ بەو کارەساتە لە ناوبراون. باشە، تا ئێستا چەند ڕووفات لە سنووری دیوانی دەرهێنراون؟ لە ڕاستیدا ئێمە هیچ ژمارەیەکی دیاریکراومان لە بەردەست نییە، بەڵام لەبارەی ئەو قوربانیە ئەنفالکرا و شەهیدانە، بەڵام تا ئێستا بە گوێرەی زانیاریەکە کە لە بەردەستمان هەیە زیاتر لە 200 تا 300 قوربانی لە سنووری پارێزگاکەمان بوون. باشە، ینی ئێوە تا چەند لەگەڵ تیمەکانی هەرێمی کوردستان کە پێوەستن بەکاری لێگەڕان و هەڵکۆڵین گەڕان بە دوای گۆڕە بە کۆمەڵەکان هاوکار و هەماهەنگن، تا چەند ئەو تەنسیقەتان هەیە لەگەڵ یەکدی؟ بە شێوەیەکی گشتی ئێمە هەموو پاڵپشتێکی لۆجیستی چ لە ڕووی سکوێریتی و ئەمنی و مرۆیی ئێمە هاوکارین، هەموویمان بۆ دەستەبەر کردوون بۆ ئەوەی لە کاتی هاتنە پێشی هەر کۆسپێک هاوکاریان بین کاراسانیان بۆ بکەین.
باشە هەر لەو ناوچەی ئێوە لە سنووری پارێزگای دیوانیە هەر قوربانیانی کورد لەوێ جینۆساید و ئەنفال کراون یان برا عەرەبەکانی دیکەش لەوێ بەشێکیان بوونەتە قوربانی دەستی ڕژێمی لە ناوچوو. نەخێر ژمارەیەکی زۆری قوربانیان لە سنووری پارێزگەکەمان هابوون لە عەرەبەکان و لە تایفەکانی دیکەش بەڵام بە شێوەیەکی ڕێژەیە چونکە بەڵام بەڕاستی عەرەبەکان زیاتر لە ناوچەکانی دیکەی ناوچەی خۆیان لە باکووری بەغدا ئەوان زیندە بەچاڵ کراون. باشە بەڕێز شێخ زوهێر عەلی پارێزگاری دیوانیە لە دیوانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت شێخ.